سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە باشترین فیلمەکانی ساڵی ڕابردوو دەکەین. بەر لەوەی دەست بە باسکردنی فیلمەکان بکەین، بیرتان دەخەمەوە کە سەبسکرایبی کەناڵی وسام ئەحمەد بکەن لە یوتیوب تا ئاگاداری نوێترین بڵاوکراوەی هاوشێوە بن لە فیلم و زنجیرە و کتێب. هەروەها لە سوشیال میدیاش فۆلۆی ئەکاونتی وسام ئەحمەد بکەن بە ناونیشانی وسام ئەحمەد ئیز هیر لە فەیسبوک و تویتەر و ئینستاگرام. وەک دەزانن کۆتایی ساڵی 2020 و خەریکە دەیەیەکی تر بەڕێ دەکەین. بەپێی ئەوەی من لە ساڵی 2008 و 2009 دەستم بە سەیرکردنی فیلم کردووە، بۆ دەتوانم بڵێم دەیەی ڕابردوو لە ساڵی 2011 تاکو 2020 بینەرێک و هاندەرێکی سەرسەختی فیلمەکان بووم. بۆ ئێشا بەشێک لە فیلمەکان بەڕاستی سەرنجیان ڕاکێشاوم کە ئەمڕۆ لە لیستێکی دیاریکراو 6 لە باشترین فیلمەکانی هەر ساڵێک دیار دەکەین و لە ناویشیان یەکێک لە باشترین فیلمەکان هەڵدەبژێرین بە باشترین فیلمی ئەو ساڵە. با لە ساڵی 2011 دەست پێ بکەین. فیلمە نایابەکانی ئەو ساڵە بریتین لە فیلمی ئێرانی سەپەرێشن، فیلمی شێرلۆک The Game of Shadows، هیوگۆ، فیلمی کۆری مایوەی، فیلمی فەڕەنسی Untouchable، هەروەها فیلمی وۆریر. لەناو فیلمانە باشترین فیلم بەڕای من بریتە لە هیوگۆ. هیوگۆ باس لە کوڕێکی گەنج دەکات کە کوڕێکی هەتیوە، گەنجینەیەکی لەلایەن باوکیەوە بۆماوەتەوە کە بریتە لە ڕۆبۆتێک، بەڵام کلیلەکەی لانیە کە وا لێ بکات ئەو ڕۆبۆتە کار پێ بکات. ئەوەیە بە دوای کلیلەکەدا دەگەڕێت و تووشی سەرکەشیەک دەبێت. دەرهێنەری ئەم فیلمە بریتە لە دەرهێنەری مەزن مارتن سکۆرسێسی، لە نووسینی برایان سێلزنیک، هەروەها میوزیکی هاوەر شۆر. ئەکتەرە سەرەکیەکانیشی بریتین لە ئاسا بەتەرفێڵد لە ڕۆلی هیوگۆ، کلۆی گرێیس مۆرێتس، بێن کینگسلی، هەروەها ساشا برۆن کۆهێن لە ڕۆلی لێکۆڵەری وێزگا. ئەم فیلمە بۆ 11 خەڵاتی ئۆسکار پاڵێراوە، هەروەها 5 لەوانەشی بەدەستهێناوە، لەوانش باشترین سینەماتۆگرافی و باشترین ئارت دایرێکشن و باشترین ڤیژوال ئیفێکت و باشترین دەستکاری دەنجی و باشترین ساوند میکسینگ. وە لە پاڵێراوەکانی یەکێک لە پاڵاوتنەکان بریتە لە باشترین دەرهێنەر. لە سایتی ڕۆتن تمەیتۆ ڕێژەی لە 93 هەیە و لە سایتی IMDbش ڕێژەی 7.5 لە 10 هەیە. لە ساڵی 2012 کۆمەڵ فیلمێکی زۆر نایاب هەبوون، لەوانە Les Miserables، The Dark Knight Rises، Life of Pi، Skyfall، Hobbit، Unexpected Journey، The Amazing Spider-Man. لەنێو ئەم فیلمانە هەڵبژاردن تا ئاستێک زەحمەتە، بەتایبەت لە فیلمەکانی Life of Pi و Les Miserables، بەڵام پێم وایە فیلمی Les Miserables دەبێت بە دڵخوازترین فیلمی منی ئەو ساڵە. چیرۆکی ئەم فیلمە باس لە پیاوێکی بەندکراو دەکات کە کاتێک ڕزگار دەبێت لە بەندیخانە دەبێت بە یارمەتیداری کچێکی گەنج، بەڵام لە کاتی یارمەتیدانی ئەو کچە گەنجە کێشەکانی ڕابردوو بۆی دەگەڕێنەوە. تاوان فیلمەکە فیلمێکی میوزیکاڵە، هەمووشی لە شێوازی شێعر و گۆرانی گوتراوە. دەرهێنەری ئەم فیلمە بریتە لە تام هاپەر، نووسەرەکەشی بریتە لە نووسەری بەناوبانگ ڤیکتۆر هوگۆ، هەروەها مۆسیقاکەشی لەلایەن کلاود میشێل شۆنبێرگەوە دانراوە. ئەکتەرە سەرەکیەکانی بریتین لە ئان هاثوەی، هیو جاکمن، ڕاسل کرۆ، هەروەها ئامادە سەیفیلد. ئەم فیلمە بۆ 8 خەڵاتی ئۆسکار پاڵێراوە و 3 لەوانەشی بەدەستهێناوە، لەوانەش باشترین ئەکتەری یاریدەدەر کە بریتە لە ئان هاثوەی، هەروەها باشترین میکاپ و هێرستایل، هەروەها باشترین میکسی دەنگ. و لە پاڵاوتنەکانیش پاڵێراوە بۆ باشترین فیلمی ساڵ و باشترین ئەکتەر کە ئەویش هیو جاکمانە. لە سایتی ڕۆتن تمەیتۆ ئەم فیلمە 70% هەیە و لە سایتی IMDbش 7.6 لە 10 هەیە. لە ساڵی 2013 بە هەمان شێوە چەند فیلمێکی نایاب هەبوون، لەوانە کاپتن فیلیپس، گراڤیتی، لۆن سڤایڤەر، ناو یو سی می، هەر، هۆبیت، The Desolation of Smoke. بەڕای من باشترینی ئەم فیلمانە بریتە لە گراڤیتی. چیرۆکی ئەم فیلمە باس لە گەشتێک بۆ ئاسمان دەکات. کاتێک ئەندازیارێک و کەشتیوانێک گەشت دەکەن بۆ ئاسمان، لەوێ بەهۆی خۆپێداکێشانی کەشتیەک لە ئاسمان بەجێ دەمێنن و ناتوانن خۆیان بگەینەوە سەر زەوی. ئەم چیرۆکە باس لە چیرۆکی ڕزگاربوون و بێهیوانەبوون دەکات. دەرهێنەری ئەم فیلمە بریتە لە ئالفۆنسۆ کورۆن، نووسەرەکەشی بریتە لە ئالفۆنسۆ کورۆن خۆی و ژانێس کورۆن، و مۆسیقاکەشی لەلایەن ستیڤن پرایسەوە دانراوە. ئەکتەرە سەرەکیەکانی بریتین لە ساندرا بولۆک، جۆرج کلۆنی، ئێد هاریس. ئەم فیلمە بۆ 10 خەڵاتی ئۆسکار پاڵێراوە، هەروەها 7 لەوانەشی بەدەستهێناوە کە ئەوانش بریتین لە باشترین دەرهێنەر و باشترین سینەماتۆگرافی و باشترین مۆنتاژی فیلم و باشترین سیناریۆ و باشترین ساوند میکسینگ و باشترین مۆنتاژی دەنگ و باشترین ڤیژوال ئیفێکت. و پاڵێراویشە بۆ باشترین فیلمی ساڵ و باشترین ئەکتەر لە ڕۆلی ئافرەت کە ئەویش بریتە لە ساندرا بولۆک کە ڕۆڵێکی زۆر نایابی جێڕا، بەڵام تەنها پاڵێراو براوە نەبوو. لە سایتی ڕۆتن تمەیتۆ ئەم فیلمە لە 95 هەیە و لە سایتی IMDbش 7.7 لە 10 هەیە.
فیلمێکی نایاب هەبوون لەوانە Dawn of the Planet of the Apes, Whiplash, Unbroken, Kingsman: The Secret Service, The Hobbit, Battle of Five Armies, Interstellar. پێشم وایە Interstellar باشترین فیلمی ئەو ساڵەیە. چیرۆکی ئەم فیلمە باس لە داهاتوو دەکات کاتێک زەوی دەبێت بە شوێنێک مرۆڤ ناتوانێت زیاتر تێدا بژیت، بۆیە شەکەشتیوانێک دەنێرن بۆ ئاسمان تاکو هەسارەیەک بدۆزێتەوە کە هاوشێوەی زەوی مرۆڤەکان بتوانن تێدا بژین. دەرهێنەری ئەم فیلمە بریتیە لە کریستۆفەر نۆلان، نووسەرەکەشی بریتیە لە جۆناثان نۆلان و کریستۆفەر نۆلان خۆی، هەروەها مۆسیقاکەشی لەلایەن هانس زیمەرەوە دانراوە. ئەکتەرە سەرەکیەکانیشی بریتین لە ماثیو مکۆنەهەی، ئان هاثوەی، جەسیکا چەستەین، هەروەها مایکل کین. ئەم فیلمەش بۆ 5 خەڵاتی ئۆسکار پاڵێراوە، تەنها یەک خەڵاتی بەدەستهێناوە، ئەویش لە باشترین ڤیژوال ئیفێکت. و یەکێک لە پاڵاوتنەکانیشی بریتی بوو لە باشترین مۆسیقا لە داڕشتنی مۆسیقاژنی ناودار هانس زیمەر. ئەم فیلمە لە ڕوتن تۆمەتۆ 72% هەیە، لە IMDBش 8.6 لەدەی هەیە. لە 2015 فیلمی نایابمان گەلێک زۆر بوو، لەوانەش ماد ماکس فیوری رۆد، روم، The Revenant، Star Wars Force Awakens، The Walk، هەروەها The Hateful Eight. هەرچەندە هەڵبژاردنێکی زۆر قورسە بە تایبەت هەڵبژاردن لە نێوان هەریەکە لە Revenant و ماد ماکس، بەڵام پێم وایە Revenant دەبێت بە براوەی ئەم ساڵە. چیرۆکی فیلمەکەش باس لە هیوگلاس دەکات کە ڕاوچیەکی کۆنا لە کاتی ڕاوکردندا لەلایەن ورچێکەوە پەلامار دەدرێت و بریندار دەکرێت، بۆ ئێشە لەلایەن هاوڕێکانیەوە بەجێ دەهێڵدرێت، بەڵام ئەو کۆڵنادات و بەردەوام دەبێت تاکو ڕزگاری بێت و لە هەمان کاتدا تۆڵی ئەو هاوڕێ بکاتەوە کە خیانەتی لێی کرد و لێی هەڵگەڕایەوە. فیلمەکە لە دەرهێنانی ئەلیهاندرۆ گۆنزالێس ئیناریتۆیە، هەروەها نووسەرەکەشی بریتە لە مارک ئێل سمیث، هەروەها ئەلیهاندرۆ گۆنزالێس ئیناریتۆ خۆی، مۆسیقاکەشی لەلایەن ڕویشی ساکامۆتۆ، هەروەها ئالڤا نۆتۆ دانراوە. ئەکتەرە سەرەکیەکانی بریتین لە لیۆناردۆ دیکاپریۆ لە ڕۆلی هیوگلاس، تۆم هاردی، لوکس هاس، فابریک ئەید. ئەم فیلمە بۆ ڕێژەیەکی زۆری خەڵاتەکانی ئۆسکار پاڵێراوە کە بریتە لە 12 پاڵاوتن، بەڵام تەنها 3 دانێ بەدەستهێناوە. لە گرنگترینیشیان بەدەستهێنانی باشترین ئەکتەر لەلایەن لیۆناردۆ دیکاپریۆوە، هەروەها باشترین دەرهێنەر بۆ ئەلیهاندرۆ گۆنزالێس ئیناریتۆ، هەروەها باشترین سینەماتۆگرافی. هەروەها پاڵێراویش بوو بۆ باشترین فیلمی ساڵ و باشترین ئەکتەری یاریدەدەر کە بریتی بوو لە تۆم هاردی. ئەم فیلمە لە سایتی ڕۆتن تۆمەتۆ 78% هەیە، هەروەها لە سایتی IMDB 8 لەدەی هەیە. ئەوانش بریتی بوون لە فیلمی هیندی دانگال، هاکساو ڕێج، ڕۆگ وان، A Star Wars Story، Train to Busan، A Monster Calls، Fantastic Beasts and Where to Find Them. لەوانێت جیاوازم لە ڕای زۆرینەی ئەوانێک کە ئەم ڤیدیۆ دەبینن، بەڵام پێم وایە فیلمی A Monster Calls باشترین فیلمی ئەم ساڵەیە. فیلمەکە باس لە کوڕێک بە ناوی کۆنەر دەکات کە تەمەنی 12 ساڵە، لە خەونیدا دارێک دەبینێت لە شێوەی درەندا کە یارمەتی دەدات لەوەی ڕابێت لەسەر نەخۆشیەکەی دایکی و قبولی بکات. لە هەمان کاتدا زاڵ بێت بەسەر ئەو گاڵتە پێکردنەی کە لە قوتابخانە ڕوبەڕووی دەبێتەوە. ئەم فیلمە دەرهێنانی بۆ کراوە لەلایەن J.A. بۆیۆنا، هەروەها لە کتێبێکیشەوە وەرگیراوە لەلایەن نووسەر پاتریک نێس، هەروەها مۆسیقاکەشی لەلایەن فێرناندۆ ڤەلازکێزەوە دانراوە. ئەکتەرە سەرەکیەکانی بریتین لە لیام نیسن، فلسیتی جۆنس، لویس مکدۆگەڵ، هەروەها سیگرنی وێڤر. هەرچەندە ئەم فیلمە بۆ هیچ خەڵاتێکی ئۆسکار نەپاڵێراوە، بەڵام لە خەڵاتەکان بەگشتی بۆ 52 خەڵاتی جیهانی پاڵێراوە، لەوانە 39 بەدەستهێناون کە بەشێکیان بریتین لە باشترین سینەماتۆگرافی و باشترین مۆسیقا و باشترین ئیدیتینگ و مۆنتاژ. بۆ پاڵێراویش بووە بۆ باشترین فیلمی فانتازی و باشترین ئەکتەری لاو کە ئەویش بریتی بووە لە لویس مکدۆگاڵ. لە سایتی ڕۆتن تۆمەتۆ 86% هەیە و لە سایتی IMDBش 7.5 لەدەی هەیە. لە ساڵی 2017 بەڕاستی ڕێژەیەکی زۆر و یەکجار فیلمی نایاب هەبوون، لەوانە فیلمی دەنکرک، War for the Planet of the Apes، فیلمی لۆگان، The Greatest Showman، It، Star Wars The Last Jedi. پێم وایە هەڵبژاردن بە تایبەت لە نێوان لۆگان هەروەها دەنکرک هەڵبژاردنێکی زۆر زەحمەت دەبێت، بەڵام فیلمی دەنکرک بە باشترینی ئەو ساڵە دەزانم. فیلمەکە باس لە جەنگی جیهانی دووەم دەکات کاتێک سەربازانی بەریتانیا و بەلجیکا و فەڕەنسا هەوڵ دەدەن لە شاری دەنکرک هەڵبێن کە لەلایەن ئەڵمانیەکانەوە پەلامار دەدرێن. دەرهێنەری ئەم فیلمە بریتە لە کریستۆفەر نۆلان، هەروەها نووسەرەکەشی هەر خۆیەتی بریتە لە کریستۆفەر نۆلان و مۆسیقاکەشی لەلایەن هانس زیمەرەوە دانراوە.
ئەکتەرە سەرەکیەکانیشی بریتین لە هاری ستایلز، فیۆن وایتهێد، تۆم هاردی، هەروەها کلاین مۆرفی. ئەم فیلمەش بۆ 8 خەڵاتی ئۆسکار پاڵێورا و 3 لەوانەشی بەدەستهێنا، لەوانش باشترین مۆنتاژی فیلم و باشترین مۆنتاژی دەنجی و باشترین میکسی دەنجی و پاڵێوراویش بوو بۆ باشترین فیلمی ساڵ و باشترین دەرهێنەر کە بریتی بوو لە کریستۆفەر نۆلان، هەروەها باشترین مۆسیقای فیلم کە بریتی بوو لە هانز زیمەر. ئەم فیلمان لە ڕۆتن تۆمەتۆ 93% هەیە و لە IMDbش 7.9 لەدەی هەیە. لە ساڵی 2010 بە هەمان شێوە چەند فیلمێکی نایاب هەبوون، لەوانە ئەڤێنجەرز ئینفینیتی وار، A Quiet Place، Fantastic Beasts، The Crimes of Grindelwald، Venom، Annihilation، هەروەها Bird Box. ساڵ 2010 وای کرد کە بۆ یەکەم جار فیلمێکی ترسناک ببێت بە دڵخوازترین فیلمی من بۆ ئەم ساڵە، ئەویش بریتی بوو لە فیلمی A Quiet Place. فیلمەکە باس لە سەردەمێک دەکات کە جیهان بەدەست ئاژەڵێکەوە دەناڵێنێت کە بە بیستنی هەر دەنگێک پەلاماری ئەو کەسە دەدات کە دەنگەکەی کردووە. باس لە خانەوادەیەک دەکات کە بە بێدەنجی هەوڵ دەدەن گەشتێک بکەن تا بچن بۆ شوێنێکی سەلامەت بەبێ ئەوە هیچ دەنگێک بکەن تاکو ئەو دڕندەیە ئاگاداریان نەبێت. فیلمەکە لە دەرهێنانی جۆن کرزانسکیە، نووسەرەکەشی هەر خۆی جۆن کرزانسکیە، مۆسیقاکەشی لەلایەن مارکۆ بێلترامیە و دانراوە. ئەکتەرە سەرەکیەکانیشی بریتین لە ئێمیلی بلەنت، جۆن کرزانسکی خۆی، کلاین مۆرفی، مەلسن سیمۆند، هەروەها نۆوا جۆب. ئەم فیلمە تەنها بۆ یەک خەڵاتی ئۆسکار پاڵێوراوە و بۆ یەک خەڵاتی گۆڵدن گلۆبیش پاڵێوراوە. ئەوانش بریتی بوون لە باشترین دەستکاریکردنی دەنگ و باشترین مۆسیقا. لە سایتی ڕۆتن تۆمەتۆش ئەم فیلمە 96% هەیە، هەروەها لە سایتی IMDb 7.5 لەدەی هەیە. ساڵی 2019 دەتوانم بڵێم یەکێک بوو لە قورسترین ساڵەکان بۆ هەڵبژاردننی باشترین فیلم، لەبەرەوەی کۆمەڵە فیلمێکی زۆر نایابی تێدا بوو، لەوانەش فیلمی پاراسایت، فیلمی جۆکەر، فیلمی 1970، فیلمی ئەڤێنجەرز ئێند گەیم، ئیت بەشی دووەم، هەروەها The Farewell. هەرچەندە هەڵبژاردن لە نێوان ئەم فیلمانە گشتیان بەڕاستی زۆر زەحمەتە، بەڵام پێم وایە فیلمی 1970 باشترین فیلمی ئەو ساڵەیە. فیلمەکە باس لە دوو سەرباز دەکات کە ئەرکێکیان پێدەسپێردرێت، ئەویش بریتیە لە گەیاندنی پەیامێک بۆ سوپایەکی تر تا پێیان بڵێت کە تەڵەیەک دانراوە، ئەگەر ئەوان ئاگاداری نەبن و هێرش بکەن ئەوە تووشی تەڵەکە دەبن و لەوانەیە هەمویان بکوژرێن. فیلمەکە لە دەرهێنانی سام مێندێسە، نووسەرەکەشی سام مێندێس خۆی لەگەر کریستین ویلسن کارنس هەیە، هەروەها مۆسیقاکەشی لەلایەن تۆماس نیومانەوە دانراوە. ئەکتەرە سەرەکیەکانی بریتین لە جۆرج مەکەی، دین چارلز چاپمن، ریچارد مادن، هەروەها بەنیدیکت کامبەرباچ. ئەم فیلمە بۆ 10 خەڵاتی ئۆسکار پاڵێورا و 3 لە خەڵاتانەشی بەدەستهێنا، لەوانش باشترین سینەماتۆگرافی، باشترین ڤیژوال ئیفێکت، هەروەها باشترین میکسی دەنگ و لە پاڵێوراوەکانیش پاڵێورا بوو بۆ باشترین فیلمی ساڵ و باشترین دەرهێنەر کە بریتی بوو لە سام مێندێس، هەروەها باشترین مۆسیقا کە بریتی بوو لە تۆماس نیومان. لە سایتی ڕۆتن تۆمەتۆ ئەم فیلمە 89% هەیە و لە سایتی IMDbش 8.3 لەدەی هەیە. هەرچەندە ساڵی 2020 تەواو نەبووە و خەڵاتەکان هێشتا ئەنجام نەدراون، بەڵام دەتوانین بڵێن گشت فیلمە نایاب و سەرکەوتوەکان تا ئێستا پەخش کراون، کەوانیش دەتوانم بڵێن بریتین لە هەریەکە لە فیلمی هامڵتن، فیلمی ترایل ئۆف شیکاگۆ 7، پێننسولا، تێنێت، سۆشل دلێما، هەروەها فیلمی ئەم thinking of ending things. دووبارە هەڵبژاردن لە نێوان هەریەکە لە ترایل ئۆف شیکاگۆ 7 و تێنێت و ئەم thinking of ending things هەڵبژاردنێکی زەحمەتە، بەڵام پێم وایە فیلمی تێنێت دەبێت بە باشترین فیلمی ئەو ساڵە. فیلمەکەش باس لە پشکنەرێک دەکات کە یەک وشەی پێدراوە وەکو چەک تا ڕێگری بکات لە جەنگی جیهانی سێم. ئەو پشکنەرە پێویستە گەشت بکات بە کاتدا تاکو یاساکانی سروش ببڕێت تا بتوانێت لە ئەرکەکەیدا سەرکەوتوو بێت. فیلمەکە لە دەرهێنانی کریستۆفەر نۆلانە، نووسەرەکەشی هەر کریستۆفەر نۆلان خۆیەتی و مۆسیقاکەشی لەلایەن لودویگ گۆرانسنەوە دانراوە. ئەکتەرە سەرەکیەکانی بریتین لە ئێلیزابێت دێبرێک، ڕۆبەرت پاتینسن، جۆن دەیڤید واشنگتن، هەروەها کێنیت برانگ. لەبەرەوەی تا ئێستا مەراسیمی خەڵاتەکان ئەنجام نەدراوە، بۆیە تا ئێستا ئەم فیلمە هیچ خەڵاتێکی نییە، بەڵام چاوەڕێ دەکرێت کۆمەڵە خەڵاتێکی زۆر بەدەست بهێنێت، لەوانەش باشترین دەرهێنەر و باشترین مۆسیقا. ئەم فیلمە لە سایتی ڕۆتن تۆمەتۆ 70% هەیە و لە سایتی IMDbش 7.6 لەدەی هەیە. بەڵێ بەڕێزان، ئەمانە باشترین فیلمەکانی دە ساڵی ڕابردوو بوون بە ڕای خۆم. ئەگەر سەیری ئەم فیلمانتان کردبێت چەند کەسایەتیەک لە زۆرێک لە فیلمەکان بە دەرکەوتون، بە کورتی باس لە 3 دیارترین ئەو کەسان دەکەم و کە بە کەسایەتی ساڵیاندا دەنێم. یەکەمینیان بریتە لە کریستۆفەر نۆلان کە بە 3 فیلم ناوی لەم لیستەدا هەبوو،
ئەوانیش هەریەکە لە فیلمەکانی ئینتەرستێلەر، دەنکرک هەروەها تنێت کە هەرسێکی خۆی کاری دەرهێنان و کاری نووسینی بۆیان کردبوو. کەسایەتی دووەم لە بابەتی داڕشتنی میوزیک و دانانی مۆسیقایە، ئەویش بریتە لە هانس زیمەر کە بە 2 فیلم بەشداری کردبوو، ئەوانش بریتین لە ئینتەرستێلەر هەروەها دەنکرک. سێم کەسایەتی بریتە لە ئەکتەر تۆم هاردی کە لە 5 لەو فیلمانەی لەم لیستەدا هەبوون بەشداری کردبوو، ئەوانیش هەریەکە لە فیلمەکانی The Dark Knight Rises، Mad Max Fury Road، The Revenant، Dunkirk هەروەها Venom. بەم شێوەیەش ئەم سێ کەسایەتیە کریستۆفەر نۆلان لە بابەتی دەرهێنان و نووسین، هەروەها هانس زیمەر لە بابەتی داڕشتنی مۆسیقا و تۆم هاردی لە بابەتی ئاکتینگ و ڕۆڵجێڕان بوون بە کەسایەتی دڵخوازی من بۆ 10 ساڵی ڕابردوو بە باشترینەکانیاندا دەنێم لە بواری خۆیان. ئەمانە باشترین فیلمەکان بوون کە لە 10 ساڵی ڕابردوو بینی بوومان. ئێوەش ئەگەر فیلمەکەتان لەناو ئەم لیستەدا هەیە لە کۆمێنت بینووسن، ئەگەریش لە لیستەکەدا هەیە بەڵام دڵخوازترین نییە بەلای منەوە بینووسن بۆچی دڵخوازترینە بەلای ئێوەوە، و ئەگەر هەر لە لیستەکەشدا نییە بنووسن ئاخۆ چ فیلمێکتان بەدڵە یاخود چ فیلمێک بەلای ئێوە دڵخوازترینە. بیریشتان نەچێت سبسکرایبی کەناڵەکەم بکەن، کەناڵی ئوسام ئەحمەد لە یوتیوب، و لایکی ئەم ڤیدیۆکانی تریش بکەن کە لە بابەتەکانی فیلم و زنجیرە و کتێب بڵاویان دەکەینەوە. لەگەڵ هاوڕێکانیشتان شێری بکەن تا ئەو بابەتانە هەم ئەوانیش سوودیان لێ ببینن. لە سۆشیال میدیاش فۆڵۆی ئەکاونتی ئوسام ئەحمەد بکەن لە فەیسبوک و ئینستاگرام و تویتەر بە ناونیشانی ئوسام ئەحمەد ئیز هیر، و سەیری ئەم فیلمانش بکەن کە تازە لەم لیستەدا باسم کردن، بێگومان و دڵنیا بن کە پشیمان نابنەوە. هیوادارم لە داهاتووشدا فیلمی بەهێزتر و نایابتر ببینین. من ئوسام ئەحمەدم. سوپاس.